ئێبێ و ئەم کاتتان باش لە ناو هاندەرانین ئەوانەی کە ئەمڕۆ بەر لە دوو کاتژمێر لە ناو کارگەی کەلتوری ئامادەن چاوەڕێی یاریەکەکەن، یاریەکی زۆر بەچێش، یاریەکی زۆر خۆش. ئەوەی کە گرنگە لێرە ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات ئامادەکاریەکی باش کراوە و ڕۆژ بە ڕۆژ ئەچینە قۆناغە سەختەکانەوە. هەڵبژاردەکان هەندێکیان ماڵاواییان کردووە، ئەوەی چاوەڕوان نەکراوە هەندێک لەو هەڵبژاردانن کە خۆیان دانابوو بۆ کۆتایی. بەڵام ئێستاش چەند هەڵبژاردێک ماون کە هەندەرێکی باشیان هەیە ئەیانەوێت هەڵبژاردنەکەیان سەرکەوێت بە جۆش و خرۆشی ئەوان. ئەمە ژوای کردووە کەشێکی وەرزشی، ڕۆحێتێکی وەرزشی پێکەوە هەمویان لێرە ئامادە بن بتوانن درێسی ئەو هەڵبژاردەیە لەبەرکەن کە خۆیان هاندەری. بۆیە ئێمەش هەوڵێین وەکو دەستگای میدیایی کورسات بتوانین بەردەوام لەگەڵ کۆمەڵی وەرزشەوان، کۆمەڵێک لەو هاندەرانەی کە لێرە ئامادەن توانی گفتوگۆکەین. وا لێرەشەوە ئێمە هەندێک جار کۆمەڵە پرسیار ئامادە ئاکەین. ئەم پرسیارانە بۆ ئەوە نییە کە پرسیاری زۆر زۆر قورس بێت، بەڵکو کۆمەڵە پرسیارن تاوەکو بتوانین ئێمە خەڵات ببەخشین بەمان. ئامانچی سەرەکی ئێمە ئەوەیە خەڵاتەکانیش هەمووی درێسی هەڵبژاردنەکانن کە بتوانین بێین بە ئەم هاندەرانەی کە لێرە ئامادە. بۆیە من ئەمڕۆ چەند میوانێکمە بێ کە لەسەر ئەم کەشێکە لە کارگەی کەلتوری بەڕێوە ئەچێت بۆ سیرکردنی یاریەکان لە ڕێگەی ئەم شاشە گەورەی کەناڵی کورسات ئامادەیکرۆ لە هەمان کاتیشە ئەم جێیە لە کەشێکی ئارامە خۆشتان ئێستا ئیبینن بۆی کە هیچ کەسێک تووشی گرژی نەبێت. لێرە هێزی ئەمنی ئامادەیە و خواردن و خواردنەوەکان ئامادەن بۆی کە بتوانن زیاتر چێژوەرگرن. بۆیە لەگەڵما بن تا من کۆمەڵێک لەوانەی کە لێرە ئامادەن، هەندێک لە هاندەرەکان هەندێک لەم گەنجانەی لێرە ئامادەن پێم خۆشە گفتوگویان لەگەڵاکەم. بەڵام بەر لەوە من حەزم کرد لەگەڵ مامۆستا سوارەیە گفتوگۆکەم کە ئەو بەردەوام هەموو ڕۆژێک لێرە ئامادەیە. مامۆستا سوارە سڵاو لێبێت، باشیت؟ تۆ ماندوو نەبی و هاوڕێکانتان ماندوو نەبن، بەگشتی ئێوە ئەم ماوەی مۆندیال هەڵبژاردەکان لێرە یاریەکانیان ئەنجامێن، ئێوە لێرە ئامادەن. من پێم خۆشە بەگشتی تا ئێستا یاریەکان چۆن بەڕێوە چووە. ئەم کەشەی کورسات دروستی کردووە تا چەند بۆتە بەشێکی گرنگ کە بتوانین کورسات وەرزش بکا بە کەلتور، هاندەر بێنێتە ئێرە بەبێ گرژی و ئاڵۆزی بتوانن چێژوەرگرن. کاکە سەرکۆ سپاس لە بەڕێوەبەرەوە تا کارمەندێکی ئاسایی ئەم کارێک کە کراوە بەڕاستی بە هەڵوو ماندووبووین تا کەسێک نییە، بەڵکو دەستە جەمعیە کە کارەکە کراوە، دەستخۆشی لە هەموو لایەک دەکەین. ئەوەی کە بۆ ئێمە زۆر جێی خۆشحاڵی هەچ کاتێک کە کارێک دەکەیت و هیلاک و ماندووبوون دەبینی، بەڵام کاتێک کە فێدباکی خەڵک دەبینی بەڕاستی تۆ هەست بە ئارامێکی زۆر دەکەین. دەتوانم بڵێم کارەکە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی نەبووە، لەسەر ئاستی کوردستان بووە. بڕۆ بۆ پەیجە عەرەبیەکان و بۆ پەیجەکانی باشوور ناوەڕاستی عێراقی ئەن گەشتەرەکان سەردانی دەکەن، چۆن ڕیکلام بۆ ئەم شوێنە دەکەن کە دەڵێن لەی و گازندە لە بەرپرسەکانی خۆیان دەکەن لە ناوەڕاست و باشووری عێراق کە نەیانتوانێت شوێنێکی وا بۆ خۆیان بکەن. بەداخەوە شوێنەکە لەوانەیە بچووک بێت. ئەم شوێنە ئەگەر 3 هێندە و 4 هێندە و 5 هێندەش وایە بەڕاستی هەر شوێنی هاندەر بەڕاستی بۆ ئێمە هەر پڕ دەبووەوە. ئێمە پێویستە بەڕاستی بیر لەوە بکەین بەرەو قۆناغە گرنگەکان دەڕۆین لە دەرەوە لە شوێنێک بێ هەر چۆنێک بێت داوا لە بەڕێوەبەری کورساتەکەین لە ئیدارەی کورساتەکەین بەڕاستی بیر لەوە بکرێتەوە کە یعنی شوێنێکی تر بزێتەوە بۆی هاندەران بتوانن زۆرترین هاندەر لێرە کۆ بکەینەوە. هەرچەندە ئێمە ئێستا کارگەی کلتوری وای لێ هاتووە لە بەردەمەکانی لە شوێنەکانە وەکو گاڵتێ لە ناوخۆمان دەماوت، بەڵام ئەگەر ڕیکلامی بۆ نەکەین بەڕاستی ئێستا 2 ساعتی ماوەری دەست پێ بکە. تەنها ئەم شوێنەش ئەگەر ئێستا لا بدەین بۆ خێزانە بەڕێزەکان دامان ناوە با بڵێن بەشێکی هۆڵەکە، ئێستا ئەویش بە 5 دقیقە پڕ دەبێتەوە. لەبەر ئەوە بە دڵنیاییەوە ئێستا وەکو ئاماژە پێداریەکان بەرەو قۆناغە گرنگەکان دەڕۆین، هەڵبژاردە بەهێزەکان مەڕۆنەوەتەوە. بەداخەوە دوێنێ شەو یەکێک لە یاریزانەکە و یەکی لە ئایقۆنەکانی جیهان کە ماڵ ئاوای لێکردنی کە کریستیانۆ رۆناڵدۆ بوو کە هاندەرێکی تایبەت بەخۆی هەبوو، دوێنێ شەوەیەکێ بوو لە قەرەباڵغترین شەوەکان لە دەستپێکی فیستیڤالی گۆڵەوە کە دەتوانم بڵێم سەر و 2000 کەس لەوانە لێرە بوو بێ بەڕاستی، یعنی هیچ شوێنە نەما. بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە جێ دڵخۆشیە بەڕاستی ڕۆشنبیری ئەو خەڵکانەیە کە هەیە بێرە بەڕاستی لە دەستپێکی مۆندیالەوە تا ئێستا سپاس بەخوا باسی تا ئەم سادەت بۆ دەکەم کێشێک لەم هەڵەدا ڕووی نەداوە. ئەمە دەگرێتەوە بۆ ئەو براسکولیتانەی کە لێرەن، دەگرێتەوە بۆ ڕۆشنبیری خەڵکەکان کە ئەمە بەڕاستی زۆر جێ دڵخۆشی. ئێمە وا دەکات ئێمە لە داهاتوودا بەرپرسەرەتیمان قورستر بێت کە ناکرێت بە ئاسانی دەستبەرداری ئەم خەڵکە خۆشەویست و جوانە بین، چونکە کورسات بەڕاستی پەیامی کورسات هەمیشە داکۆکی کار بووینە لە کولتور و ئادابینێتەوە کەمان بەڕاستی و ئەو پەیامەشمان هەیە کە کورسات ماڵی هەمووانە کە پاش کەمێکی تر دەبینی لێرە چ فەوزاک دروست دەبێت. مامۆستا وتە لەسەر ئاستی سلێمانینە، بەڵکو ئەمە بۆ هەموو ناوچەکانی تریشە. من دڵخۆشمە بینم
کە مایکی کورسات لە بەردەم یاریزان و هەڵبژاردەکانە لە وڵاتی مەکسیک و کەنەدا و ئەمریکاش مایکی کورسات دەچێتە بەردەم یاریزانەکان. ئەمە تا چەند وای کردووە کە کورسات بتوانێت لە نزیکیشەوە هەموو ئەو ئەستێرانە لە نزیکە و گفتوگویان لەگەڵاکە و بتوانێت باسی مۆندیال و هەڵبژاردەکەی خوێن. کاکە سەرکۆ پێش 15 ڕۆژ لە دەستپێکی جامی جیهانی یعنی بە ئامادەبووین لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کە کورسات وەکو تەنها میدیای کوردستان لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بینی ئەرسناڵ و پاریس سەن ژەرمان لەوێ ئامادە بووین بەڕاستی لەوێ گفتوگۆمان لەگەڵ چەند ئەستێرێکی گەورەی جیهانیشدا کرد کە بەهاتنایە لێرە سەرە و ستەیجا بۆ زانەری زیاتر کە خۆیان کاراکتەری ناو یارەکانی مۆندیال بوون کە خۆیان کاراکتەری ناو چامپیۆنز لیگ و پاڵەوانتە گەورەکانی ئەوروپا و جیهان بوون لێرە شیکاریان بکردیان بەڵام هەمووان دەزانین کە بارودۆخی و کاتەی عێراق و ناوچەکە چۆن بوو ئەوان حسابی هەموو شتێک دەکەن بەڕاستی نەیانتوانی گەشتی ئێرە بکەن نەما ئەستێرێکی گەورە دەهات لەوێدا شیکاری دەکرد بەڵام لە هەمان کاتدا ئێمە نەوەستان دەستەوەستان نەبووین جیاواز لە میدیاکانی تر ئێمە دەبوو بەڕاستی چونکە کاری کورسات هەمیشە ئەوە بووە کە جیاواز بین لە میدیاکانی تر و کاری گەورە بکەین و کاری پرۆفشناڵی بکەین. ئێمە بەڕاستی مایکی کورسات دیوز ئاماژەت پێدا لە میکزۆن یاری زانانین تەنها لە بەردەم هاندەران نیە لە مەکسیک و کەنەدا و ئەمریکا لە میکزۆن واتە دوای تەواوبوونی یاریەکان ئەستێرەکان کاتێکە بەبردنەوە بە شکستێنانیان دوێن بە بەردەم مایکی کورسات نیوز تێپەر دەبن لەوێ لە دوان بۆ ئێمە دەدەن واتە کورسات لێرەدا بۆتە سەرچاوەیەکی هەواڵ بۆ ئاژانسەکانی جیهان. یعنی ئەمە خۆی لە خۆیدا ئێمە پێشتر ئەمە کاری ئێستامان نییە بەڵکو لە ڕابردوودا ئێمە هەموو یاریگاکانی ئەوروپامان داگیر کردبوو لەوەی کە هەمیشە مایکی کورسات بەردەم ئەستێرەکان بوو دڵنیاتانەکەمەوە بۆ داهاتوو کاری گەورەتر و باشتر بەڕێوەیە مایکی کورسات نە لە ئەوروپا و لە هیچ ئیڤنتێکی جیهانیدا نابڕێ. دەستەکانە خۆشوێمە سپاس دەکەین ماندوو نەبیت بە هیوای ئەوەی کە هەمیشە ئاوا باشی هاتووە ئەرکەکانتان زیاتر بخەنە گەرچوونکەیتر بەرەو قۆناغەکانی کۆتا ڕوین لەوانەیە قەرەباڵقێکە زیاتر بێت. زۆر سپاس بۆ تۆ کە لێرەش ئێوە چاودێریەکەن و ئاگاتان لە خەڵکە زۆر سپاس. ئەوەی کە جێگەی دڵخۆشیە ئەگەر ببینن خێزانەکان لێرە ئامادەن یعنی زۆربەی خانمان کچان کوڕان گەنجەکان هەمویان لێرە ئامادەن بۆی کە بتوانن چێش لە یاریەکان وەرگن. من چەند میوانێکی کەشمە بێ کە بتوانین باز لە وەرزش بکات باز لەوە بکات کە چۆن کورسادەم دەرفەتەی ڕەخسانەوە بەڵام من پێم خۆشە ئەگەر بچینە لای کۆمەڵێک لەم ئەم هاندەرانە من کێتان قسەم بۆکات درێسێکی ئێمێ بەهادی ئەگەر ئەوانە قسەمان بۆ بکەن باش بەگەر بێتە لای من ئەزێت نەبێ فەرموو. هەندێک لەو هاندەرانەی کە لێرە ئامادەن پێمان خۆشە خۆیان لە نزیکۆ پیان بڵێن زۆر بەخێر بێت. ئەمڕۆ دوو کاتژمێریمەوە لێرە ئامادەی تا چەند کورسات دوای کردووە دەرفەتێکی وا بڕەخسێنێ کە ئێوە بتوانن لێرەوە لە ڕێگەی ئەم شاشەیەوە چێژ لە یاریەکان. بەڕاستی ئێمە زۆر سپاسی تەلەڤیزیۆنی کورسات دەکەن کە دایمە خەم خۆری وەرزشین لە شاری سلێمانی خۆشەویست دایمە جێ دەستان دیارە زۆر سپاسان دەکەین. بەڕاستی ئێمە ئەم مۆندیالە تێژ و یعنی چێژێکی زۆری لێ بینین کە بەڕاستی هاندەرێکی زۆری ژێ بۆ سەر یاریەکان و بە شێوەیەکی جوان پەخشیەکەن. دەستە خۆش بێت زۆر سپاس. فەرموو تۆ توانین بچیتۆ ژێر دوو بە یەک بۆ ئەرجەنتین. دەستە خۆش زۆر سپاس. مادام تو هاندەرێکی واتی لێرە ئامادەی ئێمە حەزەکەین هەدەیەکی پێشکەشکەین وەکو پاستەکە زۆر باشە ئەمانە درێسی هەڵبژاردەکانن باشە ئەگەر ئەمە بەدڵ نەبوو ئەتوانی دەست خۆش بێت زۆر سپاس دەست خۆش. من حەزەکەمی دوو هاندەر لەم گەنجانە من یەکشتان لێوە پرسم هیچ ماڵێ هاتوون بۆ سێر یاریەکەی ئەرجەنتی باشە هەردووکتان ئەرجەنتین یەکی نەتیجەیەکم پێ بڵێ من تیشێتێکتان نێمێ بەس دوایی کێتان بردۆ خۆتان بێن بۆیکە باشە تۆڵێکی دوو بەیج بۆ ئەرجەنتین سێویە باشە یەکێک لەو درێسانم بەرێت باشە ئەمەی ترێم بێکوامتان نەتیجەکەتان سێ کرد بوو لە بینی خۆتانە بیکەن باشە دەستان خۆش بێت زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان. من پێم خۆشە بچینە لای یەکێکی تر لەو میوانانەی لامانە زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونە کاک سەلام زۆر بەخێر بێ. من پێم خۆشە کە ئێستا هاندەرێکی ئاوا بینی دوو کاتژمێر پێش یاریەکە لێرە ئامادەیە کورسات ئەم کەشەی دروست کردووە تۆ هەم بە گشتی یعنی چۆنی ئەبینی کە ئەمە لە ناو سلەیمانیە و دەرفەتێکی ئاوا ئەبێتە بەشێکی گرنگ بۆ شارەکەمان و ئەبێتە بەشێکی گرنگ کە چۆن وەرزش بکەینەکەت. دەست خۆش بێگاک سەرکۆ بەڕاستی فستیڤاڵی گۆڵ کورسات مای خۆشحاڵیە بۆ هاندەرانی هەموو هەڵبژاردەکان بە تایبەتی لە یاریێکی ئاوا چێژبەخش و گەورەدا کە لە قۆناغی 16 ئەرجەنتین یاریێکی مەسیری هەیە لەگەڵ هەڵبژاردەی میسرا
گومانیتیانە کارێکی گەورەی کردووە کورسات دەستگای میدیایی کورسات نیوز کە سەرجەم یاریەکانە گوازێتەوە بێگوێدانە ئەوەی کاتەکانی شەو درەنگە زووە سەر لە ئێوارەیە بەنسبەت ئەو هاندەرە خۆشەویستانەی کە لێرەن بێ جیاوازی سەرجەم هاندەران چی پرتوگال بێ بەرازیل بێ ئەرجنتین بێ وەلە ئەو دوانەی پێشوو ئاوتکراون لە پاڵەوانێتەکە ئیتر ئەمە یاریە و لە 40 هەڵبژاردەر یەک هەڵبژاردە بێ بە پاڵەوان گومانیتیانی هەڵبژاردەی ئەرجنتین کە هاندەرێکی بێشماری هەیە لە کورسانە و دڵنیام هاندەرێکی ئازبەرزی ڕۆشنبیری هەیە کە بە هیوام هێمنی شوێنەکە پارێزن بۆ ئەوی هەمووان پێکەوە چێژ لە یاریەکەش و لە مێسی ببینین دەسەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس ئێمەش پێمان خۆشە کە مادەم لێرە ئامادەی درێسێکی کورسات پێشکەش بە جەناب دەکەین ئەما گەر درێسەکە خۆت بەدڵ نەبوو ئێمە شوێنێکمان هەیە توانی بچی پیان بڵێ درێسێک بنبەنێ کە خۆت بەدڵ ئەگەر ئەوە نەبوو بچۆرە لای ئەوە باشە دەست خۆش بێ کاک سەلام زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ بێگومانە بینین لێرە منم ئەم خاتونانە ئەبینم کە لێرە ئامادەن حەزەکەم بۆ چوونیەوە ژوەرگرم درێسێکیشتان پێشکەشەکەین کە هاندەر نوۆمشتانن باشە قسەمان بۆکەن زۆر بەخێر بێن ئەوە کارمەندی خۆشوارە زۆر زۆر بەخێر بێ باشی ئەحواڵە هاندەری کوێیت والله ئەرجەنتین بەڵێ دووبەیەک بۆ ئەرجەنتین بەڵێ وڵی هەم بوو بابەستر چوزام ئەمڕۆ ڕێنەکەو لە بەریکەم دەست خۆش زۆر زۆر سپاس مەمنون خۆشحاڵە بم ئەوە نەبوو کە بەڵم بێ بیبەرە ئەو شوێنە بڵێ بۆم دەست خۆش بێ سۆڵ بۆ تۆ دەستان خۆش بێ بێگومان ئەمە جێگەی دڵخۆشیەکە بینین هاندەران لێرە ئامادەن ئەتوانن چێژ لە یاریەکان وەربگرن و ئێمەش ڕۆژانە لەگەڵتانە ئابین و ئەبینی هەم بە کورساتی یەک و کە ئێمە برگاکەین لەسەر ئەوەی بینەرەکان و وەرزشەوانان چۆن چێژ وەرەگرن هەم کورسانیویز و بەشی وەرزشی بەردەوام لێرە پرۆگرامی تایبەتەکەن و کەسانی شارەزا بەڵاnkەن تاوەکو چێژ لە یاریەکان وەرگرن هیوادارین ئەمڕۆ بتوانین هاندەران چێژێکی خۆشتر وەرگرن و بە دڵنیایی شەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو قۆناغی سەختتر ئەڕۆین کەشێکی ئارام بێت ئێوەش هەر لە خۆشیابن ئەگەر ئێستاژ نەهاتوون ڕۆژانی داهاتوو یاریەکانی تریش دەرەنجامی باشە بێ هەڵبژاردەی فەڕەنسامەوە بێگومان ئەویش چاوەڕێکرێکە دەرەنجامێکی باشیە بێت بۆیە چەند هەڵبژاردێک ماون ئەمانە زیاتر هاندەر بەلای خۆیان ڕاکێشێ هەر لە خۆشیابن و خواتان لەگەڵ